هەروەک خۆتان نەزانن لە کاتی تاوانێکی مێبەرانی هەڵەبجە ئەوانەی کە براونەتە وڵاتی ئێران بە برینداری یاخود لە ڕێگەیە ئیتر بە هەر حاڵەتێک بوو کە گەیەنراونەتە وڵاتی ئێران لەوێ شەید بوون و لە سنووری پاوە هەتا کرمان ئێمە ڕووفاتی شەیدەکانمان هەیە و لە چەند شارێک نێژراون و شوێنیان بۆ دیاری کراوە بەڵام بە تایبەت لە کرماشان و لە تاران بەهەشتی زەهرا زۆر شەیدی زۆر لەوێ نێژراون لە کامێران لەو شوێنانە ئەوانەی بەهەشتی زەهرا لە قەتعی 25 و قەتعی 40 نێژراون ئەوانەی قەتعی 25 کێشەیان نییە بەڵام ئەوانەی کە لە قەتعی 40 نێژراون ئەوانە بەڕاستی بەداخەوە شێوازی گۆڕەکانیان شێوێنراوە وەگەوەی کە برادرانی کۆمەڵە قسەیان لەگەڵ لیژنەی پەرلەمانە کردووە دانیشتێکیان کردووە داوا کراوەیە ئەوە تا بە شێوەیەکی ڕسمی جوان نۆژەن بکرێنەوە هەموو ڕووفاتەکان نۆژەن بکرێنەوە ناویان لەسەر دیاری بکرێت بۆ ئەوەی کە کەس نەتوانێت جارێکی کە دەستیان بۆ بەرێت و بشێوێنرێن یاخود کێلەکانیان بشکێ یاخو مردووی کە لە شوێنەکانیان نابنێژن بە تیمێکی تایبەت لەگەڵ حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەوڵی جدی بۆ بدەن کە یا ئەوە تا ڕووفاتەکان هەمویان بهێنرێنەوە وڵاتی خۆمان یان نۆژەنکردنەوەیکی بە شێوەیەکیان بۆ بکرێت کە ئیتر دڵنیابیت لەوەی کە تۆ شەهیدەکانت لەوێ و هیچ شتێکیان بەسەر نایەت.